تیمەکانی ناوەندی هەولێری زانکۆ و پەیمانگەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانن کە بە بۆنەی ڕۆژی جیهانی باڵاپۆشیەوە لە بەردەم زانکۆکان بە شیرینی و پێدانی لەچک و گوڵ پیرۆزبایی لە خانمان دەکەن. ئێمە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە هەڵدەستین بەکردنەوەی ئەم ڤیستیڤاڵ و ئەم دابەشکردنی خەڵاتانە هەموو ساڵێک لە ساڵ 2008ەوە ئەم ئەوە بەردەوامە ساڵانە لەچک و گوڵ و پرۆژەکان دابش دەکەین بەسەر قوتابیانە بەسەر ئەو کە باڵاپۆش نین بۆ بم بە باڵاپۆش ئەو خەڵاتانی ئامادەمان کردووە گوڵە لەگەڵ چکولێت لەگەڵ لەچک و هەندێک پرۆشەریشە ئینشاءڵڵا بەسەریاندا دابش دەکەین. ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە بۆنەی ڕۆژی جیهانی حیجابەوە هەستن بە دابشکردنی گوڵ و لەچک بەسەر ئەو خانمانەی کە باڵاپۆش نین ئەوانیش بە گەرموگوڕیەوە پێشوازیان لێکردین. هەموو ساڵێ لە ڕۆژی 1 و 2 کە ڕۆژی جیهانی حیجابە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەم چاڵاکیانە ئەنجام دەدات. دیمەنێکی سەرنجڕاکێشە تیمەکانی ناوەندی زانکۆ و پەیمانگەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دیاری پێشکەش بە خانمێک دەکەن چەند کەسێک هەر لە لای تیمەکان لەچکەکە دەکەنەوە و بەسەریاندا دەدەن دواتریش بۆ پەیام دەدوێن و دەڵێن دەبێت بە هەموو یەقینەوە لەچک بکەیت. دەستان خۆش بێ بۆم چالاکیە جوانە کە بەم شێوە ئەتانەوەیە کە پێناسەیەکی جوانی لەچک بکەن شەر نییە لەچک بۆ ئەوە بێتەنها ئەیوارەکانتی پێ بشاریتەوە بەڵکۆ بێ نیەت یەقینت هەبێ بۆ ئەنجامدانی ئەمە ئەبێ بە هەموو یەقینتەوە. زۆر شانازی پێوە دەکەین بەسەر بەرزین بەیەوە کە ئەوهانی قوتابیانە دەنوهانی هەموو کتانی کۆمەلگادن کە دەست بە بۆ کتالەکانەوە بکەن و زۆر شانازیشتان پێوە دەکەین و هیوادارم هەموو کچەکانی ئەم دنیای ئەم وڵاتە لێرە بەشدار بن لەم چالاکێ و هەروەها ئینشاڵڵا خوا هیدایەتی هەموو لایەکەدە و هەمووان بە حیجابی و بە جوانی ئەبینین و ساڵانە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە بۆنەی ڕۆژی جیهانی باڵاپۆشیەوە چەندین چاڵاکی زۆر بە زۆر ئەنجام دەدات چاڵاکیەکانیش لە ناوەندەکانی خوێندنی ئامادەی و زانکۆکان بەڕێوە دەچن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.